لنيوي شعبانا لشوي بانزي شعبانا إن الله تعالى ينظر إلى خلقه جميعا خوای پەروەرگار سەیری هەموو بەندەکانی ئەکا لەو شەوەیە لە شەوی پانزەی شەعبانە ئیلا ڕەجولەین ئیلا دوو کەس نەبێ ئیلا دوو کەس نەبێ با بە دوای ئەمەیانە بگەڕین إن الله تعالى ينظر إلى خلقه جميعا فيغفر لهم لهموشيان خۆشە بێ یا ربی خوایە لەو کەسانە بین ئیلا ڕەجولەین ئیلا دوو کەس نەبێ دوو کەسەکە چێیە مشرك ومشاح إلا كسيك شريكي بو خواي پروردگار قرار دابي بزانا شريك قراردان چنية تاوانيكي گورية إلا كسي شريكي بو خواي پروردگار قرار دابي أما خالية كم باسي شريك ناكين چونك زور باسي مان كردوا شريك بو خواي پروردگار قرار بدا يعني داوامك إلا لخواي پروردگار لغير خواي پروردگار داوامك پنامه بو هیچ كسي إلا بو خواي پروردگار پەنامە بە هیچ کەسێکی تر ئیتر شەریک زۆرە معناکەی ئیلا ڕەجولەین یەکێکیانەوەیە شەریک بۆ خوای پەروەرگار قەرار بدا ئەی دووەمیان وە مشاحین مشاحین چێیە دوو کەس لە یەک تووڕە بوونە لە یەک عاجز بوونە ماوەیەکی زۆرە قسەیان نییە بە یەکەوە طبعا ئێستا لێی ئەوەی من وانیە هەرچی بێ هەرچی کرد بێ دایکتە باوکتە براتە ئامۆزاتە هەرچیتە هەمووی ئەگرێتەوە دراوسێتە دراوسێ هەیە 10 ساڵە دراوسێ یەکن قسەیان نییە بەیەکەوە یعنی ئەم هەموو شەعبانە بەسەر تا تێپەڕی شەعبانێکیان ڕانەچڵەکای ئێدەبەسە تاکەی بۆیە بە دوای ئەم حەدیثەیە بگەڕین ئیلا ڕەجولەین مشرك ومشاحن چەندێ خۆشە خوای پەروەرگار لەو شەوەیە سەیری هەموو بەندەکانی ئەکا ئیلا دوو کەس نەبێ دوو جۆرە کەس نەبێ کەسێ شەریکی بۆ خوای پەروەرگار قەرار دابێ و کەسێ تووڕە بووە لە کەسێ عاجز بووە بڕۆ ئاشتی بکەوە بڕۆ ئاشتی بکەوە لە پێناوی خوای پەروەرگار لەبەر هیچ کەسێکت نەبێ نە لە تۆ پیاوترە نە باوکی لە باوکت پیاوترە با ئەوها قسە بکەین نە لە تۆ باشترە ئەی لەبەر چی بۆ من بڕۆم لەبەر خوای پەروەرگار تۆ مسڵمانی تۆ نوێژەکەی تۆ سەر ئەکەیتە سوجدە ئەویش مسڵمانە تۆ لەو باشتر بە ئیلا ئەمە براکەم ئیلا ئەم حەدیثەمان هاتووە لەو شەوەیە چەندێ خۆشە خوای پەروەرگار سەیری هەموو بەندەکانی ئەکا لێیان خۆشە بێ یا ڕەبی خوایە ئێمەش لەو کەسانە بین یا ڕەبی خوایە ئێمەش لەو کەسانە بین کە لەو شەوە لە هەموو تاوانەکانمان خۆشە بی بۆیە زۆر گەورەیە با بە دوای ئەمەیا بگەڕین با لەسەری بوەستین با نەڵێین ئاخر ئەو بەرامبەرەکەی من ئەوهایە و ئەوهایە وەڵڵاهی زۆر وردیەوە بکەی لەگەڵ برای خۆشتا جاری وا هەیە لەسەر شتی حەز ناکەی سەلامی لێ بکەی و بووشە ڕووی داوە بەڵێ برایە ساڵی قسەیان نەبووە بەیەکەوە بەڵام کاتێک دێ ئەبێ بەس بێ کاتێ دێ ئەبێ کۆتایی بێ بۆیە با ئەم حەدیثە زۆر بیری لێ بکەینەوە ئەمڕۆ یەکی شەعبانە لەمڕۆوە تا 15 شەعبان داواکەین لە خوای پەروەرگار هەر کەسێ شتێ لە دڵی هەیە بەرامبەر کەسێ یا ڕەبی خوایە بۆی ئاسانکەی یا ڕەبی خوایە بۆی ئاسانکەی